هەڵبژاردن لە ئەمریکا بە تەنها گرنگ نییە بۆ ئەمریکاییەکان بەڵکو بۆ تەواوی جیهان گرنگە بەو پێی ئەمریکا گەورەترین وڵاتی جیهانە هەم لە ڕووی سەربازی لە ڕووی ئابووری لە ڕووی تیجاری لە هەموو ڕوویەکەوە و بوونێکی گەورەشی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گرنگیشە بۆ وڵاتێکی وەکو عێراق کە هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق تێڕوانینی ئەم دوو کاندیدا هەر کامێکیان دەرچن ببنە سەر کۆمار چی دەبێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و بە دیاریکراویش بۆ عێراق ئەمانە کۆمەڵێ پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی لەبارەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر کانتا ئەحمەد لێکۆڵەر لە شاری نیویۆرکەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لەگەڵماندایە دکتۆر کانتا سڵاوتان لێوێ زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 من دەمەوێت سەرەتا زۆر سپاس من دەمەوێت سەرەتا لە ئێوە بپرسم خوێندنەوەتان بۆ یەکەم دیبەیتی نێوان ترەمپ و بایدن چییە پێتان وایە کامیان سەرکەوتوو بوو بەڵێ دیبەیتەکە سوپرایزێک نەبوو بۆ خەڵکی ئەمریکا خەڵکی ئەمریکا تەواو نیگەران بوونە دەربارەی جۆ بایدن و دۆخی تەندروستی جۆ بایدن و جیهان بینی کە ئێمە سەرۆکی ئێمە ڕەنگە ئەو کەسە نەبێت کە بڕیار دەربێت و بتوانێت بڕیاردا کامەش نیگەرانیە باش دکتۆر کانتا با ئەگەرەکان لەبەر چاو بگرین وای دابنین ئەگەر ترامپ دەرچوو بوو بە سەرکۆماری ئەمریکا من دەمەوێت بزانم مامەڵەی لەگەڵ عێراق چۆن دەبێت لە کاتێکدا دادگای باڵای عێراق فەرمانی دەستگیرکردنی بۆ ترامپ دەرکردووە من ئاگداری ئەم بڕیارە نیمە ئەم بڕیاری دەستگیرکردنە نیمە ئەگەر تۆ باسی ئەوە دەکەی من تەواو ئاگداری ئەم باسە نیم و زۆرێک لە ئەمریکیەکان بڕوایە نوای کۆماریەکان دەگەڕێنەوە دەسەڵات لەو هەڵبژاردنەی کە لە نۆڤێمبەردا دەکرێت بڕوام وایە بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە شتێکی باش دەبێت وەوا دەکات گۆڕانکاریەکی خێرا بێتە ئاراوە جەنگی رووسیا و ئوکرانیا بە خێرایی کۆتای بێت سەرۆک ترامپ وتوێتی بەر لەوەی کە بچێتە کۆشکی سپیەوە وا دەکات ئەم گرژی ململانەیانە کۆتاییان پێبێت لە ڕێگەی گفتوگۆ و لە ڕێگەی ڕێکەوتنێکی ئاشتیانە ئەمە جیاش دەبێت بۆ تەواوی جیهان وەک چەندین ڕێگای تون دەگرێتە بەرامبەر بێ ئێران فشاری تەواو دەخاتە سەر ئێران دەزانین ئێرانیش نیگەرانە سەبارەت بۆی و ئەوان لە دیبەیتەکانی خۆشیان باسییان لەمە کردووە زۆر باشە دکتۆر کانتا من دەمەوێت ئەمەشتیان بەڕاشکاوانە وەڵام بدەیتەوە هیچ جیاوازیەک لە نێوان تێڕوانینی جا ترامپ یان بایدن سەبارەت بە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە یاخود ئەوە تەنها یەک استراتیژەکە خزمەتکردنی بەرژەوەندەکانی ئەمریکایە و تەنها لە تاکتیکا جیاوازن ئەمە پرسیارێکی ئاڵۆزەوە نیگەرانی من وەکو هاوڵاتیەکی ئەمریکایی کە زۆر لەگەڵ ناوچەکەی ئێوە و بە تایبەتش لەگەڵ هەرێمی کوردستاندا زۆر دۆستایەتی هەیە سەرۆک بایدن و ئیدارەکەی زۆرێک بە شێوەیەک لە شێوەکان کار دەکەن لە بەرژەوەندی ئێراندا هەروەها عەرەبە سونیەکان و جیهانی ئیسلامی پشتگوێ خستووە ئەمەش بەردەوامیە کە ئۆباما پەرەی پێدا بەردەوامیە بەوەی کە خراپەی دەبێتنەوە کاریگەری خراپی دەبێت بۆ سەر هەرێمەکەی ئێوە هەروەها بۆ ئەمریکان ئەگەر هەر ڕێگایەکە بێت بۆی ئەمە چارەسەر بکرێت ئەوە لە ڕێگەی هەرێمی کوردستانە وەک ئەوەی کە من دەبینم وەکو دڵی عێراق جەرگەی عێراق ئێمە دەزانین پەیوەندی نێوان بەغدا و هاولێر پێویستە پشتیوانی لێ بکرێتن پێویستە پەیوەندیەکی باشە بێت دەزانین کە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان لە ئۆتۆنۆمی خۆیان پارێزرابن پشتیوانیان لێ بکرێ وەروە وەک هاوبەشێکی یاخود وەک ئەو برایە و ئەو دۆسەیەکە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و
هێزەکانی هاوپەیمانەکان هەروەها بپارێزرێتەوە شیعەکان و ئەوەی کە لەگەڵ تورکیاشدایە پێویستە هەموو ئەو کێشانە چارەسەر بکرێت. بۆیە من بڕۆم وایە ئەگەر سەرۆک ترەمپ سەرکەوتوو بێ ئەوە جەختێکی تەواو دەکاتەوە لەسەر هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و ئەمریکیەکان و تەواوی ناوچەکەش. باش بەڵام دکتۆر کانتا هەندێک لە چاودێران پێیان وایە جا چ بایدن دەربچێتەوە ببێتە سەر کۆمار یاخود ترامپ ببێتە سەر کۆمار دەڵێن چیتر عێراق گرنگی نییە و لە ئەجێندای سیاسەتی ئەمریکادا نییە. ئایا ئەمە وایە یاخود نەخێر هێشتا عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕازە لە چەقی سیاسەتی ئەمریکادایە؟ من بڕوام وایە ئەوەی کە خەڵک دەڵێت و پێشنیارانەی کە دەکرێتن ناترێتەوە بزانین ئێمە دەزانین کە ئەمریکا داوای کرد کە عێراق بتوانێت ئەوە ئاسمانی خۆی دابخات بەرەو لە بەڕووی ئێراندا لەوەی بتوانن ڕێگە نەدان چەک و تەقمەنی بۆ حیزبڵڵا بگوازێتەوە چونکە ئەمە دەبێتە شەڕێکی تەواو گرژ و زۆر سەخت دەبێت بۆی بەردەم پێدەن هیچ بە شێوەیەک ناتوانین خۆمان ڕزگار بکەن لەو جۆگرافیە و لەو ڕاستێکە هەیە کە ئێران هەژمونی بەسەر عێراقدا هەیە وڵاتەکەی داگیری کردو ئەمە شوای کردووە تەواوی مسلمانەکان و وڵاتانی زۆرینە مسلمان کاریگەریان لەسەر بێ. بۆیە من بڕوام وایە عێراق دەبێت بگەڕێتەوە بۆ ئەوەی بتوانێت ببێتە ناوەڕاستی چەقی ناوەڕاستی سیاسەتی دەرەوەی ئەمریکا. ئەگەر ئێمە بەو شێوەیە کار بکەین ڕەنگە هەموو بەرژەوەندیەکانمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دنوەکەوەی کە ئێستا هەیە چونکە ئەو دۆخێکە هەیە لەلایەن حەماسەوە حەماس دەست پێ کرد من چوومە ئیسرائیل و ئەو نەهامەتی و کارە ساتانەم بینی کە حەماس لە دژی خەڵکی بێتاوان لە 7 ئۆکتۆبەر ئەنجامیدا من ئەو دۆخەم بینی. هەموو ئەو ئاژاوەیە کە هەیە هەموو ئەو شەڕێک کە هەیە کاریگەری لەسەر تەواوی ناوچەکە هەبووە. بۆیە من بڕوام وایە ئەگەر هەرگیز ئێمە بتوانین ئاشتی بەدەستبێنین بەشێک لەو ئاشتیە لە ڕێگەی عێراق و لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە دەبێن کۆتا ئەوەی کە ئێمە بینیمان باڵیۆزی نوێی ئەمریکا باڵیۆز بینیمان کە پشتیوانی کرد پشتیوانی لە سەقامگیری ناوچەکە کرد و پەیوەندی نێوان بەغدا و هەولێر پشتیوانی لەو سەقامگیری کرد و ئاسایکردنەوەی پەیوەندیەکان کرد کە بێگومان ئەمەش هەژمونی ئێران کاریگەری بەسەرەوە دەبێت. بۆیە ئەمە زۆر گرنگە کە ئێمە پشتیوانی لە هەرێمی کوردستان و عێراقیش بەگشتی بکەین. ئەگەر ئێمە بمانەوێت کە ئێمە کۆتایی بێنین بۆی چونکە ئەو کاریگەریە کە ئێران هەیەی لەسەر عێراق کۆتایی ببین ئەمە کاریگەریی قورسی دەبێت. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر کانتا ئەحمەد لێکۆڵەر لە شاری نیویۆرکەوە لە ئەمریکاوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش.